بە بیانووی نەبوونی باڵانسی هێز و دەسەڵات کورد ئامادە نییە پۆستە ئیدارەکانی خورماتوو وەربگرێت، چونکە پیان وایە لە ئەگەری وەرگرتنەوەی ئەو پۆستە ئیداریانە فشاری سیاسی و ئەمنی ڕێگە نادات دەستکراوە بن لە بەڕێوەبردننی کارەکانیان. حەزبە کوردستانەکانی خورماتوو ئاماژە بە گرفت و بربەستەکانی بەردەم وەرگرتنیەوە پۆستانە دەکەن. پیان وایە کورد لە ئێستا ناتوانێت بەرگری لەو پۆستانە بکات کە پێشنیاری بۆ کراوە وەری بگرێت. لەبەرەوەی هاوسەنگی هێز نییە، لەبەرەوەی کورد دەسڵاتی لاوازە لێرە ناتوانێت وەکو پێویست ئێمە مۆرمەیچە لە شارەوانی چەند مهندسێکمانەیە پێشمان وتو نەگەر ئەتوانین ئەو پۆستێکە وەرگین، نەتوانین پۆستی بەڕێوەبەری سایلۆ وەرگین، نەتوانین پۆستی پەروەردە وەرگین لێرە. بەڵام لە ڕاستیە ینی تا ڕادەیە لەبەرەوەی هاوسەنگی هێستێک چووە لێرە، لەبەرەوەی تەوازنی هێز نییە. فەرمانبەری کورد کادری ئیداری کورد وەکو پێ جورئەتی ئەوە ناکەن لێرە پۆستەکان وەرگرن. ئێمە وەکو لایەنە سیاسەکان لەگەڵ قایمقامە و نوێنەری جێگیری پارێزگای سڵاحەدینیش چەند کۆبنوویە کراوە لێرە بۆ ئەوەی ئەو پۆستێلە کە پێش 16 ئۆکتۆبەر لە لای کورد بووە کوردوەری بگرێتەوە و بتوانێت دەست بەکار بن لە کاریانە. بەڵام کورد هەتا ئێستا دوای مشاورەیەکی زۆر لە حزبەکان بە مەسلحەتی نازانن ئەو پۆستانە وەرگرن لەبەر ئەوەی شارەکە هەتاکو ئێستا ئارام نییە، لە ڕووی ئەمنیوە ئارام نییە، لە ڕوویەکی تریشەوە ئەو کەسەی کە پێشنیار ئەکرێ ئەم پۆستانە وەرگێ زۆر استیجابەی نییە لەبەر ئەوەی حزبەکان دەستێوەرانی تیاکەن و نایلن ئیش و کارەکانی خۆی بە جوانی بکە. کورد لە خورماتوو لە کۆی 8 پۆستیداری 7 پۆستی لەدەست داوە، هەرچەندە لە ماوەی ڕابردوودا هەوڵەکان بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانە بەردەوام بوو، بەڵام بەهۆی دەستێوەردانی سیاسی و ئەمنیەکانەوە بێ ئەنجام بوون. بەڕاستی ئەلێم بۆ تۆ مشکلەی مدیر کورد لای کوردە، مشکلەی مدیر تورکمان لای تورکمانە، مشکلەی مدیر عەرەب لای عەرەبە. خۆیان منافسەیکەم بۆ مەشاکلەیکەم بۆ خۆی. ئێستا قایمقام تورکمان نییە، وەڵڵا هیچ مشکلەم نییە لەگەڵ قومیاتی تر. مشکلەی تورکمانە بوو لەگەڵ ئێمە. مشکلە نییە، ئەوە طەبیعیە. ئەمما تهدید ئەوانە مەتەنەن ئەکۆژن و نازانم چی ئەوانە نییە، هەمووی محاوەرات سیاسیە. لە دوای ساڵی 2004 لە نێوان پێکهاتەکان پۆستەکان بە هاوبەشی دابەش کران. کورد وەکو پێکهاتەی سەرەکی دەسەڵاتی یەکەی ئیداری کە پۆستی قایمقامە بەرکەوت و 7 پۆستی دیکەی هاوشێوەی تورکمان و عەرەب وەرگرت. بەڵام ئەو دۆخامنی و سیاسیی ماوەی زیاتر لە 3 ساڵە لە ناوچەکە دەگوزەریە، بوار بە کورد نادات لە ڕێگەی وەرگرتنیەوە پۆستە ئیداریانەوە پێگەی خۆی جارێکی دیکە لە قەزاکە بجێڕێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، خورماتوو.